بەپێی یاسا هیچ کەسێک نابێت بەهۆی گومانەوە دەستگیر بکرێت. هێزەکانی پۆلیس و ئاسایش لە کاتی بوونی گوماندا لە کەسێک دەتوانن بیبەنە بنکەکەیان و لێکۆڵینەوەی لەگەڵدا بکەن. بەڵام دەبێت لە ماوەی 24 کات ژمێردا کەسەکە ببرێتە بەردەمی دادوەر و ئەو بڕیار بدات کە ئایا زیندانی بکرێت یاخود نە. بەڵام ئەم یاسایەش وەک زۆرێکی تر لە یاساکان لە هەرێمی کوردستاندا وەک خۆی پێڕەو ناکرێت. 2 هەفتە لەمەوبەر گەنجێکی شاری کفری کە بە وتەی براکەی باری دەرونی تەواو نییە لەسەر کێشەیەکی بچووک ماڵی جێهێشتووە و چووەتە هەولێر. براکەم هات بۆ هەولێر داوای کرد لە دایکم ناوی یادگار محەممەد ساڵحە وتی دایگیان گەرەک مەژنم بە بێری داوای سەر خۆ ماڵەگرم ڕۆم بۆ هەولێر. بە 2 کات ژمێر پاش گەیشتنی بۆ هەولێر لە یەکێک لە مۆڵەکانی هەولێردا لەلایەن ئاسایشی شارەکەەوە گومانی لێکراوە و داوای ناسنامەیان لێکردووە. لەبەرەوەی ئەمیش هیچ ناسنامەیەکی پێ نەبووە دەستگیر کراوە و 2 هەفتە لە زینداندا هێڵراوەتەوە. بڵاوبوونەوەی گرتەیەکی ڤیدۆیی براکەی یادگار محەممەد لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا مشتومڕێکی زۆری بە دوای خۆی داهێنا. ئاسایشی کشتی هەولێر لای پارتیە دەستگیر کریا براکەم بسپێ ڕۆژە من براکەم نەدیە من خۆ بە گوژم نەخۆشی دەرونیمەیە. لە ماوەی مانەوەیدا لە زیندان وێڕای ئەوەی کە بەوتەی خۆی چەند جارێک بانگ کراوە بۆ لێکۆڵینەوە و تەنانەت براوەتە بەردەمی دادوەریش، بەڵام ئاسایشی هەولێر هیچ هەوڵێکی نەداوە پەیوەندی بە کەسوکارەکەیەوە بکات. تاوەکو دواتر چەند کارمەندێکی خاچی سووری نێودەوڵەتی سەردانی زیندانەکەیان کردووە و یادگار ژمارە مۆبایلی دایکی پێداون و ئەوانیش پەیوەندیان بە دایکیەوە کردووە. لە ڕێگای سەلیب الئەحمەر و پەیامیان ناردە دایکم. ئەجنەبی بین ئەجنەبی دوو کچ ئەجنەبی بین خۆم ژمارەکەم پێیاندا لە زیندان. تاریق نووری بەڕێوەبەری ئاسایشی هەولێر بێنارتی ڕاگەیاند کە ئەو ئاگاداری ئەو کەیسە نییە، بەڵام حاڵەتی لەو جۆرە زۆر ئاساییە و بگرەمانەوەی ئەو کەسە بۆ ماوەی 2 هەفتە لە زینداندا ماوەیەکی کەمە. کوردێک کە باری دەرونی تەواو نییە لە پایتەختەکەیدا لەسەر گومان لێکردنێک دەستگیر کرا، بەڵام ئەگەر سەردانی ڕێکخراوێکی بیانی نەبوایە ئاخۆ و 2 هەفتەیە تا چەندی تر درێژ دەبەوە بۆ ئەوەی کە سوکارەکەی ئاگادار بکرێنەوە کە کوڕەکەیان دەستگیر کراوە. نامۆ سەربەست NRT.